برای بەڕێزم خوشکی بەڕێزم گەشت و گوزار بکە خوای گەورە حرامی نەکردووە لەسەرت برای بەڕێزم منداڵەکانت بگەڕێنە سەفرەیان پێ بکە دڵیان خۆشکە بەڵام کارێکیش مەکە کە خوا پێی ناخۆش بێت سەرکەشی مەکە چونکە ئەگە تۆ سەرکەشی نەکەی سەفرەکەت سیاحەتەکەت گەشت و گوزارەکەت خوای گەورە بە عیبادەت و بە چاکە بۆتە نووسێ چونکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم خۆشەویستترین کردەوە بەلای خوای گەورە ئەوەی کە تۆ دڵی موسڵمانێک خۆشکەی خۆشی بخەیتە دڵی موسڵمانێکەوە کاتێک کە تۆ ماڵ و مناڵی خۆت دڵخۆش دەکەی خوای گەورە بە عیبادەت و بە چاکە بۆتە نووسێ بەڵام نەک هەڵپەڕی تە ڕەشبەڵەک نا ڕەشبەڵەک خێر و چاکە نییە دیجەیەک دابنی ئەو سەفرە خوا بە عیبادەت بۆت نانووسێ گۆرانی بڵێ بە خۆماندا بچینەوە سەفرە بکە دڵی ماڵ و منداڵی خۆت خۆش بکە ئەگە تۆ دڵیان خۆش بکەی وە کەسێکی خواناس و خواپەرست بی بە دڵنیایە خوای پەروەردگار ئەوەش بەخێر و بە چاکە بۆ دەنووسێت بەڵام ئەگەر سەرکەشی بکەی هیچ دەست ناکەوێت غەیری گوناه و تاوان و سەرشۆڕی بۆیە دڵی مناڵەکانتان خۆشکەن سەفرە حرام نییە هیچ گوناهێکی تێدا نییە ئەگەر خۆ تووشی حرام نەکەیت حەزەکەی هەموو ڕۆژە سەفرە بکە ئیسلام حرامی نەکردووە لەسەرت